بله تماشاوان نجا پشتی نوبرکی کرد ام جارکی ده به هفرانه هر داوی میکروفون ما به سواره نجمدین را ماوو امه بوی دست به وی بشاخه بکن بله برز سواره نجمدین هون سیاستا هدف چوا دنرخینن و هاتنا اف هاتنا و پشتوانیا و یا کو هون ددن البجارتنا دا ددن هدف دی باندوره کی چوا لسر سیاستا کرد بکن ئەوەی بەلای منەوە زۆر گرنگە لە لیستی هەدەپە یان سیاسەتی هەدەپە ئەوەیە کە مرۆڤبوون پێش کوردبوونە کە ئەمە واقعی حاڵی هەر یەکێکشمانە ئێمە پێش ئەوەی کوردبین مرۆڤین یەکەم جا مرۆڤین دواتر کوردین دواتر پارتێکی سیاسی هەڵەبژێرین ئەف تەسبیتەوە گەلە گرنگە یانە هەون دەبێژن دە سیاسەتە هەدەپێدا مرۆڤبووین بەریا کوردی مرۆڤبوون بەر لە کوردبوونە لەورە تەواهیە جوواک دناو هەدەپێدا بەڵێ ئەمە مەسەجێکی زۆر جوانە کە لە زاری پارتێکی کوردیەوە دەرچێ و دەستپێشخەریکی زۆر بەجێیە کە پارتێکی کوردی چەند ساڵە خەبات دەکا و چەند ساڵە زوڵم لە گەلی کورد ئەکرێ لە تورکیایە بەڵام ئەو ڕۆکە واقعێکی سیاسی هاتۆتە پێشێ و کە دەستکەوتێکی بەرچاو بۆ کوردی باکوور هاتووە ئەم نەهاتوو ئیستیقلالی ئەوە بکە کوردبوون بسەپێنێ بەڵکو هاتووە بەرنامەیەک پێشکەشەکە بەرنامەی مرۆڤبوونە ئەمە بوو لە هەدەپە بە منزوری من جوانترین خاڵی لیستەکەیە بەێ نەها سیاسەتە کوردادا وەخت دنێری تالیکەیە لە هەمبەری کووردا یەکێ هەر دەرێ خەتەرەیە لەسەر نەتەوە کورد یەک لێ کورد دە هەر دەرێ بە هەورە دکارن شەڕ بکەن بەرخوا بدن لە هەری داوی ئەف میناکە هەری گرنگ کۆبانێ شەنگال کەرکک هەر وەکی دنێ جوانی کووردا بە هەورە لە بەرخۆ دەدن شەر دکن لێ وەختێک و مژار دەبە نەتەوبووین ئاژێ کۆنگرێ قالا کۆنگرێ نەتەوبووین تێکردن مخابن وی وارێدا ئاستا ژێردا ئەو بە هەورەبووینە و ئاستا ژێردا دەردکەوە پێش دە سیاسەتە ژۆر ئا کوردادا دەرناکەوە پێش مخابن هەم ویە بچوە گرێ دەدەن گەلۆ ئەگەر ڕئی من وەرگری هیچ کات نەگونجاو نییە بۆ کۆنگرەی نەتەوەی هەموو کاتێک لە هەر حاڵەتێکا بێت لە هەر بار و دۆخێکا بێ قابلیەتی ئەوەی تایە کۆنگرەی نەتەوەی بەستین لەبەری کۆنگرەی نەتەوەی لە هەموو پرسەکانی تر زەرورترە و دەشبێ ئەو ڕۆیا سبەی ئەم بەم ئەرکە هەستین و کۆنگرەی نەتەوەیش بەستێت و کوردیەک دەنگ و یەک ڕنگ کۆ بکاتەوە کوردیەک مەسج بگەێنێ بە هەموو پارچەکانی تری کوردستان پارچەکانی تری وڵاتانی کە کوردستانی تیادا بەشکراوە سەبارەت بەوەی کە دەبێژی کە دەبێژن کاتی شەڕە یان کاتی ئەوەیە یان ئەوە گونجاو نییە مافێکی ئێمە هەیە لای کۆمەڵە نەتەوەی ترە لای تورکە لای عەرەبە لای فارسە بەردەوام ئێمە دەمانەوێت ئەم مافە وەرگرینەوە جارێک بە شەڕ بە شۆڕش جارێک بە مەدەنی جارێک بە ئاشتی جارێک بە تونند و تیژی ئێمە داخوازین وەک ئەمەی ئێستا هەیە بە پرۆسەی دیموکراسی وەری بگرینەوە گەر بەرامبەرەکانمان لێمان قبولکەن گەر لێ قبول نەکردین ناچارین تونند و تیژی بەکاربێنی وەکوی ئەوان بەکارمان دێنن لە سایکس بیکۆوە لە دوای سایکس بیکۆوە کورد باجی تونند و تیژی سێنەتەوەی ترەدات لە دوای سایکس بیکۆوە وا بۆ تەقریبا 90 ساڵ دەچێ 90 ساڵ دەچێ کورد لی دەکوژرێ لی دەبردرێ لی دەبرێ کەچی ئەوڕۆ مەسجێک دەگەین دەڵێن وەرن لەگەڵمانە شەریک من ئێمە هەمومان یەکین ئەمە دەست پێشخەری ئاشتەکەی ئێمەیە ئەوەشی کە لە کوردستانی باشوور بەدەستمانێنە لە ساڵی 1990 ئەو مەسجە بوو کە پێماوتن ئێمە دەتوانین بە شۆڕشیش تونند و تیژترین دەسەڵات بە چۆک بهێنین بەڵام ئێمە پێش هەموو شتێک دەمانێت پێتان بڵێن ئێمە بە ئاشتی دەست درێژەکەین گەر بە ئاشتی دەستمان بۆ نەهێنن ناچارین شۆڕش بکەین نەها هون بە هاتنە خۆ پشتەوانیە هەدەپێ تەنێ پشتەوانیە وەیە ji بۆ کوردان نینە هەدەپە ji ber ku tevahiya civakên Tirkiye êko li dijberê li hemberê pergala Tirkiye mağdurin
ایکو هاتنه حج قاندن نوت ساله هون پشتوانیت توا دکن ده هدف جبر کو تواهی ناسنامه خو هدف دا تمثیل دکن جبر شون دا ده تکلیه و هدف کیجان آسته دا بردوام بکه یعنی اف هاتنه و ده هر مهمان دمی دا به بنگه ها تکلیه کی خورد و هدف گلو زۆر ڕوون نەبوو بەشێکی تێگەیشتم یان تاوەڕوونێکی تۆ یان جواب بەمەوە یعنی جبر شون دا دێت کیژان ئاستێ دا پشتەوانیا و هەدەپێ بەردەوام بکە تا ئەو کاتەی کە ئەمە پشتیوانی ئێمە بۆ هەدەبە پشتیوانی ئێمە هاتنی ئێمە بۆ هەدەبە تا دوای هەڵبژاردن وەکو ئەم مەشروعە بەردەوام ئەبێ بەڵام وەکو معنەوی پشتیوانی ئێمە لە مەشروعەکەی هەدەبە تا ئەو شوێنێکە بەرنامەکەی دەکاتە کردار لە هەر کاتێک لەو بەرنامەی لای داوە ئەگەر وەکو خۆی جێبەجێی نەکات وەکو چۆن لە بانگەشەی هەڵبژاردنە پارتە ڕکابەرەکان دەبینین لە بەرنامەیە شتێک دەڵێن و لە کردارە شتێکی تر دەڵێن ئێمە پشتیوانی ئەم بەرنامەی هەدەپە دەکەین گەشتبینین کە لەسەر ئەم بەرنامەیە دەڕوا لەبەرەوە گەشتبینین تاوەکو کۆتایی پشتیوانی بکەین بەڵام لە هەر شوێنێک ئەگەر پارتەکە ببێتە ئەوەی مەترسی بێ بۆ سەر مرۆڤ لە تورکیا مرۆڤی کورد مرۆڤی ئەرمەنی مرۆڤی مەسیحی مرۆڤەکانی ترکە لە وڵاتە دەژین ئێمەش پشتیوانی ئەوە نین بەڵام ئەوەی من دەیبینم ئەوەی لە مێژووی هەدەپە دەخوێندرێتەوە ئەوەیە کە ئەم بەرنامەی هەیەی جێبەجێ ئەکات لەبەرەوە گەشتبینین کە تا کۆتایی لەگەڵ ئەو پشتیوانیە بەردەوام بین زۆر سپاس دەست خۆش من میکرۆفۆنیان بدەن پەرێز برێز پەرێز بەێ هون هەمان دەمێدا بەرپرسیارێ vê koma vê li şandeya çil û du kesa hûn yek berpirsiyar hûnin yek kak Newzat e wek berpirsiyar ez vê pirsê ji we jî bikim dê ji vir şûn da tekliyê wen و پشتوانیە و هەدەپێ کیژان ئاستێ دا بەردەوام بکە ez via wek destpêk dibînim ev wek destpêk em bibînin lê ji vir şûn da dê têkilî we kîjan astê da berdewam bike بەڵێ دیارە ئێمە کە هەدەپە وەک حیزبی ژن و وەک حیزبی مرۆڤایەتی ئەوەی کە داکۆکیکاری مرۆڤایەتیە وەک ئەو حیزبەی کە داکۆکیکاریان پارێزگاری هەموو نەتەوەکانی دیکەیە ئێمە ئەو بەڕاستیەکەی ئەوەی ئێمە ئێستا بۆی هاتوین ئەوە لە ئەنجامی ئەو پەیوەندیە کە لە ئاستێکی بەرز لە نێوان هەدەپە و یەنەکدا هەیە ئەو پشتیوانیە من پێم وانە لە ئێستاوە دەستی پێکرێ بەڵکو من پێم وایە لە سەرەتای دروستبوونی پەکەکە و دواتر هەموو حیزبەکانی کە ئێستا حیزبە نەتەوەیەتیەکانی کە ئێستا لە ساحەی کوردستانی باکووردا هەندە دروست بووە ئەمە بەردەوامی ئەم پەیوەندیە باشەیە هەرچەند ئەم پەیوەندیە بە ئاستی بەرزی و نزمیدا ڕۆشتووە بەڵام من هیوادارم ئەمجارە هەردەم بەرەو ئاست بەرزتر و بەرزتر بچێت بۆیە ئەم دەست پێشخەریە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ باکوور یەکەم دەست پێشخەری نییە بەڵام دڵنیام دوایینیش نییە و چەندانی دیکە و چەندانی دیکەی لە دواوەیە ئەمە سەرەتای بەستنی کۆنگرەی نەتەوەیی ئەبێت ئەمە سەرەتای کاڵکردنەوەی سنوورەکانی هەر چوار پارچەی کوردستان و ئەو دووریەیە کە لە نێوان پارچەکان و تاکەکانی ئەم چوار پارچانەدا هەیە گەلو وە هێوی دکرد دەبێ تەنێ پارچەی کوردستانی دنێ تەنێ یەکیتیە پارتیە یەکیتی نا وهێوی دکرد گەلو پارتی دنێژی ئیرۆ لەڤر هەبوونە دەبێ بەرنامەی مەدا ڕەنگێ دنێژی پارتی دنێژی دەنگێ دنێژی هەبوونە گەلو دێ باشتر بووە هێویەکی وەی وسە هەبوو یانە ئەم هێوی دکەین نە هەر حیزبێدن ئەم هێوی دکەین هەموو تاکێن کورد لە باشوور هەنەها لە باکووربانە ئەم خەباتی هەموو تاکێکی کووردە لە هەر چوار پارچە نەتەنێ حیزب و بەس ئێمە شانازی بۆ دەکەین کە یەکێتین و یەکێتی ئەم دەست پێشخەریە کردووە بەێ زۆر سپاس بەێ کاک نەوزات میکرۆفۆنێ بدەن کاک نەوزات لە باشووری کوردستانê gelek xebatkarê ku ji Bakurê Kurdistanê hatine wê dê
وەک ئێدێ لێرێ بناوێ کارکەریە دا بازرگانی دا هەروەها بە هێژمارێکی وەکی 100,000 تێ شیرۆڤەکردن پێناسەکردن لە باشوور هەنن لە تەواهیە دەریێن ku derdkevin dervayê Tirkiye sindok hatin daynin ji bo deng bikaranînê lê mixabin sindok li Xelîl İbrahîm sindokê denga nehatanîn ew karkerên ku ji Bakur tên başûr nikarin dengê xwe bikarbînin wî warê de tu hewldanê we wek partiya Yekîtî hewldanekî we ji bo ew xebatkarên wê karkerê wê dengê xwe bikarbînin wî warê de hewldanekî we çêbû yana بەڵێ ئەوە ڕەنگە زیاتر پەیوەندی بە پەیوەندیەکانی حیزبەکانی باکووری کوردستانەوە و دەوڵەتی تورکیا هەبێت چونکە بە پێی یاسا یەکێتی نیشتمانی کوردستان ڕەنگە نەتوانێت ئەو داخوازیە لە دەوڵەتی تورکیا بکات بەڵام ئێمە هەستمان بەوە کردووە کە بەڕاستی ئەوە بە پێی یاسای هەڵبژاردنەکان ڕەنگە شتێکی نەگونجاو بێت کە سندوقدانەنراوە بۆ کارکەرە کوردەکان لە باشوور ئەوە بەپێی یاسای هەڵبژاردنەکان بەڵام لە هەمان کاتە لە شوێنەکانی دی ڕەنگە سندوقدانرابێت بۆ ئەو کارکەرانەی کە ڕەگەزی کورد نەبن کە ئەمەش بە زیانی و بە زیانی هەدەپە و حیزبەکانی باکووری کوردستان دەشکێتەوە و ئەمە بەپێی یاسای نێودەوڵەتی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بەڕاستی پێشێلکاری مافی مرۆڤە و پێشێلکاریە لە بواری هەڵبژاردندا لەبەر ئەوە بە شێوە گشتیەکەشی بەڕاستی ئاریشەی کورد ئاریشەی ڕۆژهەڵاتی ناوینە و من تەمەنا ئەەکەم دەوڵەتی تورکیا بیر لە چارەسەری کێشەی کورد بکاتەوە ڕەنگە بۆ پێگەی دەوڵەتی تورکیاش گەورەتر ببێت ئەگەر کێشەی کورد بێتە چارەسەرکردن ئەگەر کێشەی کورد بەڕای من نەیەتە چارەسەرکردن لە باکووری کوردستان و ئەم کێشەیە بەردەوام بێت ڕەنگە تورکیا لە ڕووی سیاسیەوە دوا بکەوێت ئێمە ئەزانین کە بەڕاستی لە ناتۆ و لە جڤاتەکانی تری نێودەوڵەتی ئەوروپا تورکیا تەمۆحی هەیە ئەگەر بێت و کێشەی کورد نێتە چارەسەرکردن ڕەنگە لە ڕووی سیاسیەوە تورکیا نەتوانێت ئەو پێشکەوتنە بەدەست بهێنێت لەبەرەوە داخوازی ئەەکەین بەڕاستی تەمەنا ئەەکەین کە گەلی کورد لە باکووری کوردستان زیاتر پەیڕەوی سیاسەتی ئاشتی بکات و ئاشتی دیموکراتی بەرجەستە بکات بۆ ئەوەی هەموو تاکیەک وەکو ئەو بەرنامە جوانی کەدایە ناوە غەیری کوردیش جێگای خۆی ئەبێتەوە لە حیزب و پارتەکانی کوردستاندا لە باکووری کوردستان و ئێمە داخوازی ئەەکەین بەڕاستی ئەوان بەردەوام بن لەو بەرنامەی ئاشتی و ئاشتی دیموکراتی گەلان لە باکووری کوردستان و بەشەکانی تر بێتە دی بەێ نەها سیاسەتە کورد لە باکوور بن ناوێ هەدە پێدا تەواهیە civak di nav xwe de hewandin li rojava dinêrî rojavayê da jî wek li wêrê jî tevgera Kurd li rojavayê kantonên ku ava kirine ji bo civaka bûne hêvî Asûr Ereb û her wek de civakê dinê jî di nav ve kantona da bi nasnameya xwe bi rengê xwe bi zimanê xwe tên temsîl kirin heman tiştî li Bakur HDP jî dike ji bo pêşeroja rojhilata navên hûn vê pêşketinên li Rojava li Bakur HDP û her wiha van bandora vê hilbijartinê an jî serketina HDP dê bandorek çawa li ser siyaseta rojhilata navên bike û bi taybetî jî ser siyaseta تەواهیە کوردستانê bike بێگومان وەکو کاک خەبات باسی کرد پەیماننامەی سایکس بیکۆ جارێکی کە دەبێ ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و ئەم دەوڵەتانە ئینگلیز جارێکی کە نەخشەی ئێستا حالیان ئەوە پرۆژەیەکی زۆر گەورەیە کە پرۆژەیەکی سیاسی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوین ئەوان جارێک کە دەیانەوێ ئەو نەخشەیە گۆڕانکاری تیا بکرێت و پێویستە تیاشیا بکرێت لەبەر ئەوەی خۆتان ئەزان ئێستا سیادەی دەوڵەتان تا ڕادەیەک نەماوە و سنوورەکان بەو شێوەیە نەماوە وەکو جاران و ئەو قەرزەی کورد لە لای ئەو دەوڵەتانە دەبێ بدرێتەوە کە لە دوای پەیماننامەی سایکس بیکۆ کە کورد دابش کراوەوە ئەبێ بەڕاستی پەیمانی سیڤەر جارێکی کە بێتە جێبەجێکردن بۆ ئەوەی مافی کورد لە لای ئەو نەتەوان و ئەو دەوڵەتانی کە هەیە بسەنرێتەوە بەڵام لە هەمان کاتا ئێمە بەڕاستی داوا لە
تەمەنا ئەەکەین لە حیزبەکانی باکووری کوردستان و حیزبەکانی تریش لە ڕۆژئاوا لە هەموو جێگە یعنی بەڕاستی پەیامیان پەیامی ئاشتی بێت وەکو کەچۆن هەر پەیامەکانیان بە شێوەیەکی ئاشتیانە بەرز کردوێتەوە بەردەوام بن لە بەرخودانی خۆیان بە ئاشتی و لەگەڵ ئاشتی داین وەگەلی کورد هیچ زوڵم و غەدری لە نەتەوەکانی تر نەکردووە و بەرنامەشی وهانیە کە بیکات داوای مافی خۆی ئەکات لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیدا. بەێ زۆر سپاس بەێ ئەم میکرۆفۆنێ بدەن هیوە هەمان پرسی گوێژی بپرسم هونج بۆ سەرکردنە هەدەپێ هاتن باکوور دناف خەباتەدا جێ دەگرن کو هەدەپە لە ترکیە سەر بکەوە دێ باندۆرا وێ لەسەر سیاسەتە ڕۆژهەڵاتە ناوین و لەسەر سیاسەتە چارپەرچێ کوردستانی دێ چ بێ پێشەوەی حەزەکەم چەندێرێک لەسەر ئەو پرسیارێک بۆ کاکنۆزات کردی بڵێم هەڵبژاردن خۆی فەلسفەی هەڵبژاردن ینی فەن و تاکتیکە ینی هوەر و پیلانە ئەوەی کە ئێمە سەیریەکەین ینی لە ڕووی هوەریەوە مەسەلەن لە ڕووەکانی ترۆ هەدە بە هیچ کێشەیەکی نییە لەوانەیە لە سەدا چواردە بۆ 15 لەوانە زیاتری شتێ بڕێن ئینشاءڵڵا بەڵام ئەوەی کە مخاوەفەیەکە ینی بەنسبەت من خۆم بۆ خۆم مخاوەفەیەکم تیا هەیە ئەو تاکتیکەیە ئەو پلانەیە کە هەستی پێکرێ هەلەیسەوە کە دەوڵەتی تورکیەیەکە ئەو لابردنی مەسەلەن لە هەموو کوردستانی باشوورا یەک سنووقیان داناوە سنووقەکەش بۆ شێوە دوورخراوەتەوە ئایا کێشەی هوەریشی ئەبێ ئەو جیازانەکە دەنگەکانی پێدرێیان سنووقەکان کێشیان بۆ دروستە بێیان نابێ ئەو کاتە ئەوش باسێکی ترە بەڵام خۆی مخاوەفەکە ئەمەیە لە ڕووی تاکتیک و پیلانۆ دەوڵەتی تورکی لەوانەیە دەست بۆ ئەوە بەرەیە کە نەخوازراوە ئەوە مخاوەفەکەیە بەنسبەت پرسیارەکەتەوە ئەگەر تۆزێک ڕوونتری پێ دەمەمنونەوە. بەێ نەها لە ڕۆژاوا وەکی کو ستاتویەکی چێبوو کوردێ دێ وەک کانتۆنا خۆ بڕێوە بردن لە باشوور ژێ فەدەرال دەولەتێکی فەدەرال ئا کوردستانی هەیە لە باکوور ژی کورد هەول ددن کو ژیانێکین و با ئافرێنن ڕۆژهەڵات نەها هەری ئێکۆ بن زەخت و زۆر زێدە ڕۆژهەڵاتە مرۆڤ دکارە ببێژێ کو هەدەپە سەرکەوە دێ ji بۆ چارپەرچێ کوردستانی ڕەوشێکی ئەرێنی بە پێش بخینن. سەرکەوتنی کوردستانی باکوور دەواازەیەکە بۆ هەموو پارچەکانی تری کوردستان بەڕاستی ئەو منفەسەکە لە کوردستانی گەورە هەیە منفەسەکە باکوورە بەڕاستی سەرکەوتنی باکوور سەرکەوتنیکی یەکجارێکی و تەواوەتیە بۆ هەموو پارچەکانی تر هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی استراتیژێت و هەم لە هەموو ڕۆکانەوە ئەوە خوێنرێتەوە ینی گرنگیەکی تایبەتی هەیە و ئەو مخاوەفەیش کە داگیرکەران بە تایبەت کە هەیەە هەر ئەمەیە ئەم هەموو پیلانە ئەم هەموو بربەستە کە دانرێ زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئەوە هیچ خۆی لە ئەسڵیشا هیچ مەترسیەکی نیە ئێمە ئەگەر بەنمونە کانتۆنەکان باس بکەین بەنمونە کوردستانی باشوور باس بکەینەوە هەرێمێکی فیدرال هەیە لە کوردستانی باشوور ئەگەر بە ڕۆحی تۆڵەکردنەوە ئێمە مامەڵەمان کردایە لەگەڵ بەرامبەرەکەمانە من قەت لەگەڵەوانیم کورد هیچ کاتێ و هیچ سەردەم و هیچ ئان و کاتێک ینی دەستی نەبردەوە بۆ تۆڵەکردنەوە و دەستی نەبردەوە بۆ ئەوەی کە توندتیژی بکە بەنمونەیمە ئەو هەموو سەرکردەمان هەر لە شێخ سەعید لە پیران و هەموو ئەو سەرکردە گەورانە کە ئیعدام کراون و یا بە جۆرێک لە جۆرەکان بە پیلانێک شەهید کراون و ئەم هەموو یەکێتی بۆ خۆی خاوەنی بەحرێک خوێنی شەهیدەوە لە ئەو هەموو شەهیدا کە هەیەی زۆر ئەکسەری سەرکردایەتی و سەرکردەی یەکێتی بوون و هەموو پارچەکانی تریژ بەو شێوە ئێمە بینیمان لە با بڵێن ڕاپەڕینەکەی بەهاری 1990 لە کوردستانی باشوور ئەگەر بە ڕۆحی تۆڵەکردنەوە ئێمە مامەڵەمام کردایە لەگەڵ ئەو داگیرکرا کە هاتبوون لە ناو خاک و ئەومان ئەبوو ئەوانە کە بەدیل گیرابوون هیچی دەرنەچوونایە بوو خەڵکە بوو باوکی شەهید بوو خەڵکە بوو برای شەهید بوو هەر لە ڕاپەڕینەکە دواتر ئەوانە کە بەدیل گیرابوون
هێنایەوە ماڵی لە ماڵی خۆیان خزمەتیشی کرد و نانیشی پێدا و دوایی ڕەوانەی شوێنەکانی خۆیشانی کردووە. ئەمە ئەوە ئاگەێنێ ئێمە بە ڕۆحی تۆڵەکردنەوە هیچ کات مامەڵەمان نەکردووە. ئێمە نەتەوەیەکی داگیر کراوین بەش کراوین و ئەمانەوە بگەڕینەوە سەر ئەو با بڵێن چوارچێوە خۆرسکە کە لە ئەساسا خوا پێی بەخشیوین. ئێمە نەتەوەیەکین زمانێکمان هەیە، ئێمە نەتەوەیەکین چوارچێوەیەک سنوورێکی جوغرافیمان هەیە و ئەوانەی کە بەکەمە نەتەوەی ئەژمێرێن لە لای ئێمە مافیان پارێزراوە. بە نمونە لە 111 کورسی پەرلەمان لە پەرلەمانی کوردستانی باشوورە 11 کورسی بۆ کەمەنەتەوایەکانەوە هەمان بە هەمان شێوە هیچ شتێکیش بە زۆرینەی دەنگ تێناپەڕێ کە دووسبەی خاڵێکی نێگەتیڤە بەسەر کەمەنەتەوایەتەکانەوە. هەمیشە مافەکانیان پارێزراوە، هەمیشە ڕازی بوونیانی لەو بەش و حاڵێک کە هەیان بووە و کانتۆنەکانیش بە هەمان شێوە و باشترین و جوانترین تەمسیلی دەوڵەتداریشمان کردو و تەمسیلی دیموکراتیشمان کردو ئێمە بە خۆمان و ئەمەش هەموو تەجروبەیەکی باشە بۆ هەدەبە و تەجروبەشی لێوەرگردەوە ئەو خەڵکانەی کە بەڕێوەبەرین لە هەدەپاوە خۆیان تیا بوو. ئەسڵەن جارێ مەسەنەن هەدەپە خۆی کۆکراوەیەکی هەموو نەتەوەکانە و بربەزدانراوە نابێت لە نەتەوەیەکی تر لە مەذهبێکی تر لە خەڵکێکی تر لە ناو هەدەپا دەور و کاریگەری خۆی نەبێ وە بینین لە هاوسەرۆکەکەی تورکە بە ئەسڵ. ئەمە ئەوە گەیەنێ ئێمە هیچ بربەستێک وە هیچ شتێک نییە وامان لێ بکە ئێمە مافی نەتەوەی تر بخۆین. لەبەرەوە ئێمە خۆمان مافمان خوراوە دەست نابێن بۆ مافی نەتەوەی تر بخۆین و هیچ خەتەرێکیش نین لەسەر هیچ نەتەوەیەک و لەسەر هیچ سنووری جغرافیای هیچ دەوڵەتێکی تر. هەمیشە ئێمە هێرش کراوەتە سەرمان لێمان دراوە و ئەو چەکەش کە هەڵمان کردووە بۆ دیفاع عن النفس بووە، ینی بۆ پارێزگاری لە نەفس و لە کیانی خۆمان بووە. ئەگینا بە چەکی خۆمان هێرشمان نەکردوتە سەر هیچ نەتەوەیەکی تر. وە بینین ئێمە ئەوەش کە قوبوڵمان کردووە بە مێژوو چەند ساڵە ئێمە ژێردەسەین و پەنامان بۆ نەبردووە. نەتەوەکانی تر مەزاهیبەکانی ترمان بینیوە مەسەلەن سونە لە عێراقا چەند ساڵێک دەسەڵاتیان کەم بوو پەنایان بۆ ئەو هەموو توندوتیژە بردەوە کە هەیە و شیعە بە هەمان شێوەوە. نەتەوەکانی تریش کە ئێمە ئیسا لە ژێردەسیین لەوانەیە بە چەند ساڵێک خۆیان ببن بە ژێردەسە پەنا ببەنە گەورەترین توندوتیژی. زۆر سپاس. بەڵێ میکرۆفۆنێ بدەن بێخان خان. بەڵێ بێخان خان نەها di welatekî bindest e ê ku herî zêdetin hecixandin jinin. Ê ku herî zêde tadat dibînin jinin, beşek ji civakê jinin. Niha di HDP da ev siyaseta ku sedî pêncî jin di nav da cî digirin ku bi ser keve di Tirkiye da jî rojhilata navîn da jî mînakekî yekemîn e. Care yekemîn e ku wekeviya zayen da an jî jin û mêr bi qasê hev de nav partî da xebata da cî digirin dê herin meclîsê. Dê ev li ser rojhilata navîn da li ser jin dê bandorekî çawa bixura bîne û li ser pêşerojê da li ser jina dê bandorekî wê erênî çawa derkeve holê encamekî çawa dê derkeve holê. بەڵێ ڕاستە لە ڕۆژهەڵاتە ئەمە یەکەمین ئەزمونەوەی کەمین جارە بەو شێوازە زۆرە بەرچاواژن بەشداری بکات. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی وڵاتە پێشکەوتەکانی ڕۆژ ئاوا بخوێنینەوە ئەزانین هەتا ژن نەهات بێتە پێشەوە و هەتا ژن بەشداری نەکردبێ و ژن ئازاد نەبوو بێ لە کۆمەلگا هیچ کۆمەلگایەک نەیتوانی و هەنگاوی پێشکەوتن بنێ. بۆیە یەپەگا و هەدەپە ئەم جارەکە ئەم هەنگاوی ناوە بوو شێوە زۆرە ژن هاتۆتە پێشەوەکو پێشتریش خات و پەرێز ئاماژەی پێکرد کە ئەمە ئازایەتی و جەربەزەی ژنەکانی باکوور خۆیانە و هەروەها بەڵێ تێگەیشتووی پیاوانی ئێرەشەکە مەجالەکەیان کردوتەوە و من گەشتبینم زۆر بەم هەنگاوە باوەڕی تەواو
باوم بەوە هەیە لە هەر کۆمەڵگایەک و لە هەر وڵاتێک هەر نەتەوەیەک هەتا ژن ئازاد نەبێ هەتا ژن بەشداری سیاسی نەبێ بەشداری لە هەموو کایەکانی تری کۆمەڵگایە نەبێ ئەو نەتەوەی ناگەن بە هیچ ئامانجێک. زۆر سپاس ساعت خۆش بەێ بەڕێز خەبات سەبارێ ئەج دخوازم دەربارەی ناسنامەیە نەتەویدا پرسێک شوێ بکەم وەکی کو شیرۆڤەین بەرێداش دەرکێت تۆڵێ ئێدێ کورد هێدێ دمێژیە خوددا سینۆرە تونە دکن ئەف سینۆرێک و ji hêlê serdesta ve hatiban xêzkirin tune dikin ev hatina wê jî ji xwe encamê wê ye wê tekî wê wateyê derdixe holê ji vir şûn da ji bo netewbûyîna Kurda ji bo kongreya netewî an jî ji bo ku ev sînorê heyî bi temamî ji holê di hişmendiya Kurda da bên rakirin wekî ku hevala janî ziman şoreşekî hişmendî pêk were hewceyê ku partiyê siyasî an jî aktorên siyasî çarperçe Kurdistanê ji vir şûn da di nav çi liv û tevgerê dabin an jî xebatekî çawa bimeşînin. Belê pirsek zor giring e ev ê pirsê pêtivî lêkolînin zêdetir heye. Lê bi Kurtî hindekî li vê re behez bikîn we berî niha jî te çend pirsek kirin dirustbûna fikra neteweyî yan dirustbûna yekêtiya neteweyî her wekû min amaje pêdaberî niha çend pêngavekê esas da pê divên we çend saziyên esas pê divên li her çar parçeyên Kurdistanê bi yek hedef bin ev saziyên he. Hedefa wan armanca wan ya serekîn durustkirina hêzeka hevbeş li jêr peyama Apo durustkirina ferhengek hevbeş hev durustkirina peyamek hevbeş bû hemî gelên cîhanî ev sê pêngavên zorên giringin ku divê piştî kongreyeka neteweyî ya serkeftî komisyon bêbûn bû bên pêk anîn ve xelkê akademîst bû bête durustkirin ve ev saziyên he li jêr kontrol û deshelata xelkî akademîst bin mêj naz bin mêjwa Kurdan bi destê Kurdan rastî bênivîsîn û bêbelavkirin bu dünyayê ensiklopediyayek bû Kurdan bê danîn avakirin ve Kurd wekû kiltûr wekû ferheng wekû ayîn wekû mezheb wekû cilûberîk wekû coğrafya baştir bide nasîn bu dünyayê ev yek dû tiştê herî giring ez miletê xwe dixwazim li rojhelat û başûr û parçeyên dîtecî li Kurdistanê mixabin siyasetmedarên me li hindek perçeyan paş vemayne ne li gorî daxwaziya gelin ne li astê daxwaziya gelin pêtiviye gel bixwe daxwaziya xwe beriz bike we bedîl an ku alternatîvên dîtir bînin gorê. Yani gel ji şîroveyê te ev derdikeve gel ji hêla hîşmendiya neteweyî ve ji siyasetmedara pêştetir. Belê bizebit 100% ramanda min hatûçû gelek kiriye ve pirêya teknolojiya ji em geletistan dibînin ve gelek boyer jî dêne qadê ve dibînin hereke û peyama siyasiyan ve hereke û karê xelk û millet em çawa dibînin. Ev dêwatayê ku gel gelek hişmentir e ve gel millet gelek perûştir e ku yekêtî durust bibe, dewlet ava bibe, peyam durust bibe, hizr û bîra neteweyiya mezin durust bibe ve serdestiya gel zûtir ava bibe. Lê li hindek cihan em dibînin ve ev jî ne xelkekî gelek zûr e we bandoreka gelek mezin nabîtin eger em bişên alternatîvê baştir peyda bikin em ê bişên pêngavên baştir bihavêjin vî barî da vê qadê da we em ê bişên zûtir hindek maf û destkeftiyên baştir bidezbînin we zûtir bigeyîn hindek armancên neteweyiyên ku mêşkê me dane ve tizra me dane we bernameyê xebata me ye bû dahatî di vir da pêtiviye bi taybetî ev roj bakur em dibînin xebata gelek mezin dê şopandin dê qada xebata bakur da dibînin mirov bûye çeqê azadbûnê
تورکیادا ئەم دەبینین چەندین نەتەوەی دیتر هەنە ژبلی کورد و تورک لاس هەنە چەرکەس هەنە تورکمان هەنە عەلەوی هەنە ئەف خەلکی دیتر دەبینم ئەڤرول vê peyamê zifra û vê peyamê kombiye pêtiviya rûşhelat jî heman tij bêkirin wel başûr hate kirin belê pêtiviye zêdetir xebatbû bêkirin û zêdetir azadî bêferahem kirin we zêdetir yekbûn û yekgirtin bê durust kirin ve peyameka rûntir beramber başûrê me wate Iraq hebe و اف خباتا روش آوات مشاندن اف کانتونین تین درست کردن و اف آرمانجن بو خباتا روش آواتین داین و اف برگیری و برخودانا هندا مازن هات یکیرن کو همی دنیا پی سرسام بویا به تایبتی کوبانی اف همی پیام بین کوم کردن و د چارچی و کنگره کانه تویدا بمن پیامک آشتی پیامک سپی پیامک جوان پیامک هفجان و بیدا بشکرن بو هر دنیا زور سپاس ام بدن سواره نجمدین بله جبو نتوبوین جبر شون در رول و ارکب پارتیین سیاسی چیه گلو؟ پارتی سیاسی باکور تب چهار پرچه کردستانی جبو نتوبوینه جبو بیواته کرنا وان سینور هیی ارکب پارتیین سیاسی چیه گلو؟ بێگومان پارتە سیاسەکان لە هەر چوار پارتی کوردستان کە هەندێکیان لە جێگەکانی خۆشیان خەبات ناکەن ڕابەری گەلی کوردن و قسەکەر و تەبێژی گەلی کوردن ئەوان لە بری هەموو گەل بڕیارەدەن لەبەرەوە ڕۆڵی سەرەکی لە پرۆسی سیاسیە پارتە سیاسەکانن لەبەرەوەی تەوژمی گەل لە ڕێگەی پارتە سیاسەکانەوە دەرە بڕێ جام دەبێ مامۆستا ئەوەت پێ بڵێم پارتە سیاسەکان پێویستیان بەوەیە کە لە هەر چوار پارچەی کوردستان پێکەوە کار بکەن نەک پارتێکی سیاسی لەگەڵ باکوور بێ و پارتێکی سیاسی تر لەگەڵ باکوور نەبێ و دەکرێت یەنەک لەگەڵ هەموو پارچەکانی تری کوردستان بێ هەر چۆن یەنەک لەگەڵ هەموو پارچەکانی تری کوردستانە هەموو پارتەکانی تریش لەگەڵ هەموو پارچەکانی کوردستان بن ئێمە دەمەیەک پێ بڵێم شوبهاندنێ بکەین ئێمە چوار پارچەی کوردستانمان هەیە چوار پەنجەمان هەیە ئەم چوار پەنجەیە بە تەنیا زۆر زەعیفە بەڵام بە چواری پێکەوە مەچەک دروست دەکا ئەگەر تا ئەم فکرەیە نەبێ ئێمە ناتوانین ئامانج و ئەوەی کە خەون و خاڵمانە بەدەستی بێنین لەبەرەوەی دوژمنەکانمان پێویستی بۆیە بە مەچەک بەرەدەمی پێ بگریت پێویستی بەوە نییە بە پەنجە ئیشارەتی بۆ بکەیت هیوادارم ئەم مەچەکە دروست بێت بۆ کورد تاوەکو بەرگری لە خۆمان بکەین نەکێرشی پێ ببین حتا یەکیتی چێ نابێت تو پەرچەکیژی ئازادبوونەوەی ئەنجێ پێشوەچوونە تو پەرچەکیژی نەپێکانە ئەز باوەڕ دکەم یعنی حتا پەرچەی دنێ ئازاد نەبن باشوور بسەرێ خۆ ئازادبوونەوەی زەحمەتە نەوسا باشوور استقرارێتێکی وەرگرتووە باشوور هەنگاوی زۆر باشی پێکەوەناوە بەس هەتا یەک گوند مابێ لە ژێر دەستی خۆمانە نەبێ ناتوانین بڵین ئازادین بله زور سپاس ام بدن پاریس میکروفونه بله ام هاتن داویه برنامه خو دمامه تنه 5 دقیقه مایه لی هو ام میوان ما 6 کسر ام دقیقه کی جهوال خارجا بکن هون هر یک دقیقه کی پیام جبو هلبجارتنه 10015 پیام و جبو گل باکور جبر که هون جبو کارو خوات هلبجارتنه 10015 هاتنه لباکور به کردن باکور را هفش پشتوانی وان دکم به هفر کارو خوات هلبجارتنه هونه بدومینن حتی هفته هزیران ایجی هون لورن جبر ویجی هر یک دقیقه کی پیام خویا جبو خلق باکور آج بو هلبجارتنه ادخوازم هون هر یک دقیقه کی پیام خو بدن گل باکور من بە خەڵکی باکوور دەڵێم ئێمە ئێستا لە باشوور بە هەموو ئەو نەتوانەی کە لە باشووری کوردستان دەژین هیچ لیستێکی عەرەبی لە باشووری کوردستان لە هەڵبژاردنەکاندا بەشداری ناکە لەبەر ئەوەی ئەگەر لیستی عەرەبی عەرەب لە باشوور لە هەش بێ تەنانەت یەک دەنگیش ناهێنێ من هیوادارم ئەم کللتورە لە باکووری کوردستانیش جێگیر بێت و هەموو نەتەوەکانیش وەک چۆن هەدەپە بە ئەرچی مرۆڤایەتی خۆی هەڵستاوە هەموو نەتەوەکان هەموو تاکەکان وەفادارانە و بە باوەڕیەوە دەنگ بدەنە ئەو حیزبەی کە دەیان پارێزێت کە مافەکانیان دابین دەکات کە ئەویش هەدەپێ زۆر سپاس
بله کاک نوزات پیامات تیا هلبجارتنا جبو هلبجارتنا و جبو جواکا کرد آبا کور دقیقی ام تگوداری پەیامن من بۆ خوشکان و برایانمان لە باکووری کوردستان ئەوەیە کە بەڕاستی داوایان لێ ئەەکەین دەنگەکانی خۆیان بخەنە سندوقەکانی هەدەپە لەبەر ئەوەی پەیامی هەدەپە پەیامی مرۆڤ دۆستانەیە و پەیامی مرۆڤانەیە من هیوادارم ئاشتی دیموکراتی گەلان لە باکووری کوردستان ببێتە ئاشتی جیهان و باکووری کوردستان ببێتە سنتەری ئاشتی جیهان و هەرواش دەبێت و ئەو پەیامانەی هەدەپە هەمووی بێتە جێبەجێکردن هیوادارم کوردان لێرە دەنگ بدەنە کاندیدەکانی هەدەپە داوایان لێ ئەەکەین جارێکی کە بەو هیوایی کە بتوانین بە هەمومان پیرۆزی خەبات بکەین و ئاشتی دیموکراتی گەلان بێتە جێبەجێکردن بۆ ئەوەی دیست لە باکوور و لە پارچەکانی تری کوردستان خوێنی کورد بەدەستی نەتەوەکانی تر نەڕژێت و هەروەها خوێنی ئەوانیش بەدەستی گەلی کورد نەڕژێت لەبەر ئەوە هەمومان پێکەوە جوانین و بە ئاشتی دەتوانین پەیامی مرۆڤانە و مرۆڤ دۆستانە بهێنینە دی تا هەمومان لە سایە و سێبەری فیدرال و سایە و سێبەری کۆنفیدرالی و کانتۆن و ئەوانەدا بژین کە بەڕاستی مافەکانی مرۆڤی تا دەستەبەر دەکرێت هەر ناوێکی لێ هەبێت زۆر سپاس دەست خۆش بەێ هیوا ڕستەم پەیامات تە ئاج بۆ گەلێ باکوور ji bo hilbijartinê heftê hezîranê em dixwazin guhdarî پەیامی ئێمە ئەوەیە ئێمە هاتوین بە براکانمان بڵێن لە باکوور بە دەنگدەرەکانمان بڵێن لە باکوور دەنگی خۆتان بدەن بە هەدەپە لەبەرەوەی شەرمە ئێمە وەکو کورد دەنگ دەین بە ئەو کیانە کە چەند ساڵە تعریبمانەکەن تەکریتمانەکەن بە فارزبوونمانەکەن بۆ هەموو ئەو داگیرکەرانەی کە چەند ساڵە لە ژێردەستیانە ئێمە بە ئاگرو بە ئاسن لێمانەدەن لەبەرەوە حوتی مانگ هەستن دەنگەکانی خۆتان بدەن بە هەدەپە و سڵمەکەنەوە لە هیچ بربەستێکە بۆتان دانرێ زۆر سپاس پەیامی ئێمە بۆ کوردی باکوور ئەوەیە کە مەسەلەی نەتەوایەتیان لە هەموو بابەتێکتر لەلا گرنگتر بێ نەتەوە بنەڕەتەیە هەر ئینسانە کاتێک لە دایک ئەبێت جارە نەتەوەکەی دیاری کراوە لە چ نەتەوەیەکە ئەنج هەربیر و باوەڕێکی تری دیاری ئەکرێ بۆیە نەتەوە بکەن بە بابەتی سەرەکی و هەروەها بە شتێکی ئاسان بە هەنگاوێکی ئاسان لەم پرۆسەیە تێنەگەن ئەم پرۆسەی دەنگدانە ئەگەر بە سەرکەوتووی کۆتایی بێت ئەبێتە بازدانێک لە مێژووی کووردا و پرۆسەی سیاسی کورد لە هەر چوار پارچە ئەباتە پێشەوە باشوور ئێستا ئەزمونێکی هەیە توانیوێتی بێت هاوکاری باکوور بکە ئەگەر باکووریش سەرکەوتوو بێ لەم ئەزمونەیە ئەتوانێت بە باشوور و باکوور هاوکاری ڕۆژ ئاوە ڕۆژهەڵات بکەن کە ئەوانیش دەستیان بگرن و بیان هێنە پێشەوە ئەو کاتە بە هەر چوار پارچە نەتەوەیەکی یەگرتوو بین و وڵاتی سربەخۆ دابمەزرێنین و ئیشەڵا ئامادەش ببێ بە پایتەختی کوردستانی گەورە سپاس زۆر سپاس دەست خۆش بڵێ بڕێز خەبات سەباری پەیامات تا ئاج بۆ گەلێ باکوور و ji bo hilbijartinê heftê hezîranê çi ye gelo peyama min ji bo gelê me li bakur ku ev rû çaverê daye helmeta hilbijartinan daye daxwazî li her kurdekî dikem li her cihekî welatê Tirkiye be roja heftê Huzeyranê bike roja şahiya serkeftina mirovatî û azadiyê roja heftê Huzeyranê xwe bixemlîne و صندوق دنگدان هدف و آرمانجا سرکی به و بچی دنگی خوب دته هدف هیزا همی گلانه هیزا آزادیه پیام مروواتی و مروبونه پیام سرکفتن و سردستیه پیام آزاد بونو درست کرنا هیزا نتوییا گل کرده الباکوری کردستانی جبروی چنده روژا هفتی حزیرانه پیتویه ببیت روژا شاهیه مازنا سرکفتنا کردان الفروشون دا همو جارانجی همو هفته حزیرانن بین ام یاد که اینو سرکفتنا خود تدا پیروز بکین و سر برس را بگین دو ماهی که جی از ریز و سلاوین خوین گرم بو گریلاین سریچیا بو سروک آپو بو همی زندانین سیاسی بو همی گلی کرد بشرف و پرومت الباکور کردستان تنیرم بو همو خباتکارین کاری هلبجارتن و گنجین اوید کدباره هلبجارتن دا کار دیکن و ماندی بینه دست گرمی واند گوشم هر دو چاوی واند ماچید کم زۆر سپاس دەست خۆش
ام بدن سواره نجمتین بله پیام واجبو گلی با کوری چیه گلو پەیامی من وەک لە سەرەتای بەرنامەکەوتم ئەمە شۆڕشە و شۆڕشێکی هۆشمەندی و شۆڕشێکی سپیە داواکارم و هیوادارم هەموو تاچێک بە ئەرکی خۆی لەم شۆڕشەدا هەستێ چونکە دیرۆکیە چونکە سبەی بەشدار دەبێت لە مێژوودا تۆمار دەکرێت کە بەشدار بووە لەو شۆڕشە و لەم سەرکەوت نەمەزنا دەمەوێت یەکشت لەوە لەسەر ئەوەی بڵێ من پەیامە ئێمە لە 91 پەرلەیەکمان هەبوو کاتێکە ڕاپەڕین ڕوویدا پەرلەیەکمان هەبوو دەماوت لە ڕادیۆکانەوە لە بێتەلەکان و گوێمان لەبوو دەیاوت حوتی مانگ زەماوەند بکەن کاتێ ڕاپەڕینمان کرد حوتی سێ لە 91 ڕاپەڕینمان کرد ئیشاءالله حوتی شەش حوتی حوزەیران لە باکوور زەماوەند دەکەن زۆر سپاس دەست خۆش بەێ تەماشەوانە نێژە دا ئاوایەکی دیرۆکیدا دا ئاواهیەکی گرنگدا ئەم هاتن داویە بەرنامەیە خۆیان دیرۆکی ئا گرنگ ez hêvî dikim dê ji vir şunda jî bernameyê dîrokî giring da em ê gelek caran bi hev rabin. Lê vê bernameya dîrokî da mêvanê me yê ku ji Başûrê Kurdistanê hatibûn ku di hişmendiya xwe da sînorê ku serdesta xêz kirbûn ew sînor bê wa te kirin hatibûn ji bo ku piştevaniya partiya HDP ku li Tirkiye heftê Hezîranê da biye hêviya civakan, biye hêviya demokrasiyê, biye hêviya jiyanekî nû û heman demê da biyên ji bo tevahiya civak û nasnameyên cuda biyên navnîşanekî nû ji bo piştevanî û serkeftina wê di nav kar û xebata da cih bigirin û ji bo serkeftina wê partiyê tê bikoşin. Ev cara yekemîne pêk tê karekî pîroz e em ji tevahiya xebatkarên demokrasiyê re û heman demê de ji mêvanê xwe re ku dê ji vir şunda nav kar û xebatê de cih bigire serkeftinê dixwazin heta bi bernameyekî dinê carekî din em bi hev rabin ez hêvî dikim her tişt li gor dilê we gor xwesteka we biqewme û her tişt li gor dilê mêvanê me bêcî biqewme bimîne xweşiyê de dem baş ver.